چۆنی کاکە گیان سەرچاودایەکیان ئەڵێمە تا خەستەخانەی نیشتیمانمانەبەی بۆ شەکرەکەتان فڕیوە ئێڕۆ شەکرێکی کاکە گیان دا ئەگەر زەختە حەبە وردەکە هەیە من خۆشم بەوە چاکە بم بیخێرە ژێر زمانتان چاکە بنێسێت کاکە زەخت و مەخ نییە تۆ بامە سەرکەوین سەرکۆن فەرموو ئەمە ناکرێتەوە نەوەڵا لە دەرگای ئەولاوە داوای لێبوردنەکەم ئەی ئەو ناکرێتەوە دە بڕۆ ئەرێ باوانە شێوێ بەش ناکرێتەوە ناکرێتەوە یەک دەقە با خۆم بیکەمەوە یا ئەڵڵا خوایە بە ناوی تۆ براژم خۆتان بەستنەوە بۆ قایشی تایە پیانێت نییە دەی خوا گەورەی ئیشەڵڵا یەک دەقە دەی یا الله هەر بەجددی و دەدەی ئیشی کرد ئەڕۆین خۆتان بەستنەوە براژن ئامان بۆ خاتی خوا قایشی تیانی خۆ بەستنەوەی چی کاکە تیان ئاڕاستی شەکەی وڵای قایشی تیانی بەس مشکلە نیە خوا گەورەیە یەک دەقە ئەم هەندەرویەکەم ئەوە جارجار گیرە بێ خۆتان بگرن ئەساتان گێ بەخەسە براژن گەرماتان نێت تەبریدەکەتان بۆ پێ بکەم وەڵا سارەکە خۆی زۆر تاوتە پەنجەرەکە بکەنەوە هەوایەکی فێنکی خۆشیێت ئەڵم براژن هەر پێ نەوتم بۆ چێچن بۆ خەسەخانە کاکە گیانەوە شتی خێزانیە بە قوربان خۆی ڕاستی دەکەی بەخوا عادەتێکی ناشینە بەڵام بەخوا من نەزانم دڵمەتەقێ براژن وڵای کاکە گیان چی بێ لە تۆ نهێنی بێ ئەم کچەم 4 ساڵەیە بەشوو حمل ناکا بەخوا ئێرانم برد تورکیان برد ئەردەنم برد هەرچی دەرمانی ڕۆکی بۆم پێ کرد ئیسیفادەی نیو نییە دەی احتیمالە نەزۆک بێت وە چێ قسێکەی دیکە حەیاو بردوم بۆ قسەکەی نانا خۆشکم بۆ حیاتانە چێ خۆ مەسەلەی عیلم حیات و نوشتیتیانی عیب نییە زۆر احتیاتیە یا الله براژن تاسێ خۆتان بگرێن یا خەوز یا الله یا الله چیمان بە خۆمان کرد پێوتی سەهرەیەکی باش بگرم نسیبی خۆی ڕۆ خوای گیان لە مەقەدەر لامانە یا ڕەب العالەمین بیکە بە خاتی گەورەی و عەزەمەتی خۆت خوایە یا الله یا الله وا کاکە گیان دیارە کەسێکی باشی تۆزێ دوعای خێر بۆ کچەم بکە خوا گەورەی ئیشەڵڵا براژن وەڵام من دوعای من قبوڵە چکە خوا گیان ئەزانێت دڵ و دەروونم چەند پاکە خوای بیکە بە خاتی گەورەی و عەزەمەتی خۆت خوای گیان خوای بیکە بە خاتی گەورەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دوعام قبوڵ کەی خۆم و ئەم سەیارە شڕەم ناوی چێکچەکە و هێلین مناڵێکی جوانی ببێت دایکی هێلین ناوی چییە؟ دایکی هێلین خوای گیان دایکی هێلین و هێلینیش خۆیان مناڵێکی جوانم پێ ببەخشی من ناڕۆڵە من کچەکەم براژم بۆ قەیچەکە بەس ئەزانم خۆ خاویرە نەزانم یەک پێچمان ماوە یا الله خوای یا الله بە ناوی تۆ یا ڕەب العالەمین خۆلایە بە ساقەم هۆڕ نەکەم هیچ ناکە خۆلایە ڕواگال لە خۆ بێ کاکە خەریب لێیەی دەڕە براژن بیا قەزابی یاخوا براژن فەرموو دابەزن ئەوە خەسخانەکەی ناکرێتەوە کاکە ناکرێت سەگۆتان نەکەم ناکرێتەوە یعنی چییە ئەوە کرێ فەرموو وای ئەی تۆزێ غیرەت براژن وەرە ڕۆڵە وەرە هاشتێ پارەم بەرێ بابیێنێ ها کاکە دەی وردەشم پێ نەکرد خواگەتن مازاکەن وازی لێ بێنی واتان لەگەڵ ئیشەڵڵا بەڕەوەیە مناڵەوە Hey.